موچە بە هەموو حیزبە کوردستانەکانەوە زیاتر ئەبێ لە بەغاوە نزیک بن چکم بۆ نزیک بوونەوە لە بەغا ئەساسە بۆ یەکبوونی وڵاتەکەمان و یەکبوونی میلەتەکەمان. ئەزمە طبعاً کە دروست بووە هۆی خۆی هەیە، بەڵام داواکەین کە لە مەسافەکانمان زیاتر بەشێکی تەواو دابینکەن بۆ ناو شارەکانی عێراق، بۆ ناو کوردستان. لەسەر بڕێرەکانی دادگای فدراڵی چییە؟ ئەوە شتێکە کە ئەبێ هەموو بەیەکەوە بتوانین حەلیکەین. بە یەکبوونمان هەموو شتە جائزە بۆ حەل. هۆکان کە دابین ناکرێ ئێستا کە بۆ ناو شار ئەوەیە کە پاڵاوتەکان بەشی تەواو وەرناگرن، عقودەکان کە کراوە زیاتر بۆ فرۆشتنە ڕوە، کەمێکی کە دابی نەکرێت کەمە بێ لەبەر ئەوە ئەزمە دروست بێ بۆ ناو میلەتەکەمان و وڵاتەکەمان. بەڵام من پێم وایە کە گەنجەکانمان هەموو ئازادی خوازەکانمان هەموو بیر لەوە بکەنەوە کە بتوانن شتێکی تازەی نوێ دروستکەن خزمەتی هەموو توێژ و هەموو گەنجەکان و هەموو ئەو مؤسساتانە بکەن لە ناو کوردستانە کە بەرەو پێشەوەی بەرن، زیاتر لە حزبێت و لە وەکو چۆڵێت تەنافوسە حزبیەکە دەرچین بینە ئەوەی کە بەرەو خزمەتی میلەتەکەمان بڕۆین و کەسەکانمان بڕۆین.